سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینێرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە پرۆگرامێکی نوێی ئێوارەی ڕەمەزان لەگەڵتانم هیوادارم کام ڕەمەزانە هەمووتان تەندروست باش بن و ڕەمەزانێکی پڕ لە هێمنی و ئارامی بێ بۆ گشت لایەکتان. ئازیزان ئێمە بێگومان ئێمە لەم پرۆگرامەیە میوانداری چەند دکتۆرێکی بەڕێزەکەن کە ئێنە ستۆدیۆ لەگەڵماندا کە ئامانجی ئێمە لەم پرۆگرامەیە بەخشینی زانیاریە بە ئێوە لەسەر جۆری ئەو خواردن و ئەو خواردنەوانەی کە پێویستە ئێمە لە ڕەمەزاناندا گرنگی پێ بدەین لە کاتی بەربانگ یاخود لە کاتی پارشێ و وەک دەزانین کە هەندێکمان گرنگی بە هەنێ جۆر لا خواردن ئەدەین یاخود گرنگی زیاتر بە شیرینیەکان ئەدەین لە ڕەمەزاندا. هەندێک خواردنی کە هەیە وەکو سەوزە و میوەکان لەواچی هەندێک جار پشتگویان بخەین، بەڵام بێگومان هەموو خواردنەکان گرنگن. ئێمە لە پرۆگرامەدا زانیاری زیاتر وەرئەگرین لەگەڵ دکتۆرەکەمانە ئەویش کاک دکتۆر کامێران ژاژڵەیی کە پسپۆری خۆراکە. کاک دکتۆر بەخێر بیت، ئێوارەت باش، ڕەمەزانەشە پیرۆز. ئێوارەی بەڕێستان باش و تۆ سپاس بۆ ئەم دەرفەتەوە بە هیوای تەندروستی بۆ هەموو لایەک. زۆر سپاس دەکەم. کاک دکتۆر وەک دەزانین کە لە ڕەمەزاندا بە شێوەیەکی گشتی سیستەمی خواردنمان گۆڕانکاری بەسەرادێت. لاچێ خواردنانەی کە پێش ڕەمەزان گرنگیمان پێیا بەدە خۆت خواردبێتمان لە ڕەمەزانە زیاتر جەخت دەکەین یاخود تیشکەخەینە سەر هەنێ خواردن بۆ نمونە شیرینیەکان وەکو شەربەت و هەروە لوقمەقازی و خورما کە لە ڕەمەزانە زۆر گرنگی پێدە. ئایا گرنگە سیستەمی خۆراکمان هەر بۆ شێوە بێت یاخود پێویستە ئەو گۆڕانکاریەش گرنگە؟ یعنی بێگومان ینی ئەمە ماوەی چەند ساڵێکە ینی ئەم جۆرێکە پێوتێ لە هەڵی باوکە بڵاو بووەتەوە سەرکردن و خواردنێکی بڕی زۆر لە شیرینی دروستکراوە بە هەموو جۆرەکانیەوە بە ئیشی هەویرەوە هەموو جۆرەکانی بەتایبەتی ئەگە بە شواز بە ڕۆژانە لێ بخورێ هەموو کاتێ لە بەربانگ بخورێ و هەندێک جار لە بینی بەربانگەوە بۆ پاشێ و بە بڕێکی زۆر لێ بخورێ ئەمە کارێکی هەڵەیە و ڕەنگە ماوەی دە ساڵێک بێ زیاتر زۆر بڵاو بۆتەوە وەکو کەلتورێکی لێ هاتووە ینی ئەمە بێ بە شیرینی خواردن دەڕووی تەندروستی وەلای هەموو هاوڵاتیان ئەمە ڕوونە کە شیرینی زیانی زۆرە باشتر وایە نەخورێ و ئەگەر خورا بڕێکی کەمی لێ بخورێ بەتایبەتی وەکو پێش بەرنامەکەت باسمان کرد دوای پەڕبوونی چەند ڕۆژێک ئەم ئارەزوو تاس و قوهینە بۆ شیرینی کەم ئەبێتەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە. باشتر وایە لی نەخورێت دەگەر خورا بڕێکی کەمی لێ بخورێت ئەمە شیرینی دروستکراوە. بۆ ئەوانەی کە باسمان کرد خۆرما بێگومان سوودی تەندروستی گەلێک زۆرە وەکو هاوشێوەی میوەشتەکان هیچە گەلە و بژاردانەی کە ئێمە بەکارهێنین بۆ ئەوەی کە لە کاتی ڕۆژوشکاندن ئەو کەسە دەنگێکی لێ بخوات یاخە دوو دەنک بێگومان لە یادمان نەچێ ئێمە بێت پۆڵینکردنیەکمان هەیە ئەوەی کە من باسی یەکەم بۆ تێکڕای هاوڵاتیانە ینی بەڵام ئەگەرێکی کێشی زۆر بێ باشی وایە یاخود قەڵەوی یەک دەنگی لێ بخوات ئەگەریکی کێشی کەم بێت ئەتوانێت زیاتری خواردنی ینی خورماش بە شێوەیەکی زیاتر بۆنە لە دوو دەنێک یاخود لە سێ دەنێک زیاتر بێت خراپاویش ینی خورمایەکێکە لەو میوانەی کە دەوڵەمەندن بەوەزا زۆبەی خود خورمایانەی کە لە کوردستانە هەیە نزیکەی لە 43 بۆ 57 کالۆریتیایە بۆی کە هاوڵاتی تێبگایانی دوو دەنێک خورما وەکو وایە نزیکەی 3 پرتەقاڵ بخورێ. ئێمە باز لەوە ناکەین کە ئەمە میوەیەکی پیرۆزە یا خۆشکیوە تەندروستیەکانی نیە بازەوەکەین زۆر خواردنی شتێکی باش نییە بەتی دوای ڕۆژوشکاندن کە تۆ دەنگێک یاخود دوو دەنگکە خواردی ئەمە تۆ بڕێ لە شیرینی چوە لەشتەوە شەکرەکەت پێش ڕۆژوشکاندن بەرز بۆ داوازی و بەرز بووەتەوە. پێکەوە لەگەڵ بینەرانە باس لە سوود و زانەکانی خورما ئەەکەین بە ئێستا دکتۆر باس لەو شیرینە دەستکردانە بکەین کە لە بازارەکان هەیە بۆ نمونە لوقمەقازی بامێ و هەروە کۆمەڵە شیرینی کەشەکە خەڵک لە ئێستاە کە ئەچێتە ناو بازار ینی زۆر بە گرنگی ئەزانێت کە بۆ نمونە کیلو یاخود نیو کیلو لوقمەقازی بامێ یاخود بێگومان ئەو شەربەتانەشی کە لە بازارێک و شەربەتی مێوژە پرتەقاڵە جۆرەها شەربەتی کەمان هەبی باتەوە لەگەڵ خۆیان و هەروە لەسەر سفرەکەی هەبێ بۆ ئێوارە. ئەم شیرینیانە تا چەند زیانیان هەیە کە کاتێک تۆ ڕۆژوو ئەشکێنی ئایا پێویستە یەکسەر بەو شیرینیانە بیشکێنی زەرورە و ئەگەر بۆ نمونە ئەو شیرینیانەش بخۆیت تا چەند زیانی هەیە بۆ سەر تەندروستیمان؟ وەکو لایەنی تەندروستی هیچ پێویست ناکە ئێمە وتمان ئەو ڕۆژەکەی باشتر وایە بژاردەکانمان ئەگەر شیرینی بێ دەنگێک خورمای خودێکی لە هەر میوە وشکەکان بخوات دوو دەنێک مێوش بخوات یاخود هەندیرێکی وشک بخوات یاخود دەنگێک قەیسی یاخود هەرنیوێکی تر بخوات چکە پێشەوەی کە ڕۆژەکەی بشکێنێ ئەو کەسە شەکەی داوازیوە بۆی کە بڕی شەکرەکەی بەرز بێت و ئەو بتوانێت ئەو کەسە نوێژەکەی بکات و بێواسی دەست بکات بە بەربانکردنەوە. بەڵام خواردنێکی بڕی زۆری شیرینی بەڕاستەکەی
بۆ ڕێژە زۆرەی کە زۆر بڕێکی زۆر بکرین نیو کیلو یاخۆ کیلویەک بۆ چەند ئەندامێکی ماڵەکە ڕەنگە لە ماڵەکەیە دوو کەس بن کە بە ڕۆژوو بن یاخود چەند کەسێک بن ئەو بڕە زۆر زۆرە ئەگەر لی باشتر وایە لێ نەخورێ بەڵام ئەمە چەند ساڵی ئەمە هەر بە هاوڵاتیان ڕێن بەڕاستەکەی سوودی نەبوو بۆیە باشترین شت وایە کە کەمی لێ بخورێت یعنی لە جاتی نی کیلۆ ڕوا کیلوێ بکرێت و لەوەی تەندروستی وتم ئێمە نەمانتوانین کە هاوڵاتیەکانمان گەینەوە ئاستی کە نەیخۆن لانی کەم کەمی لێ بخورێت بەڵام لێ هەتمان نەچی و کەسانەی کێشیان زۆرە و نەخۆشانەی شەکریانەیە ئەوانە نەخۆشی درێژخایانەیە ئەمانە هەموو کاتێ زیانی هەیە چ ڕەمەزان چ پێش ڕەمەزان چ دوای ڕەمەزان ئەمانە ئەو کەسانەی کە ئەندامی ماڵیشانی کێ نەخۆشی شەکرەی هەیە ڕاستەکەی ئەو پەڕی نەعەدالەتیە من بچم لەقمە قازی بەرمەوە بۆ سخۆم بیخۆم و بەڵام باوکم شەکرەی هەیە تۆ نابێت لێ خۆی ئەمە پێم وابێ بژاردەیەکی ناتەندروستە لە هەمان کاتیشە ئێمە ئەگەر شیرینیەکە وەکو وتم بۆ ڕژوشکانەوە بژاردەیەکی زۆر زۆر خراپە ئەو کەسە ڕەنگە تووشی گێژی بەدیلی ئەوە هەیە ینی بۆ کەسانە بەدیلی شیرینی ئێمە لەسەر سفرەکانمان بێت و بتوانە ڕۆژەکەشمان پێ بشکێنین و ینی وەکو وتم یەکێ لە میوەکان بەکاربێنین لەم وەرزەیە ڕەنگە بەس خوڕمامان هەبێ یاخود میوەیەکی وشکرا و بەڵام میوەی تریشمانەیە وەکو پرتەقاڵ و لالەنگی و ئەمانە ئەکرێ بڕێکی کەمی لێ بخورێت دواتر بە هێواشی کە دەستەکەین بە قۆناغی بەربانکردنەوە کە بریتە لە خواردنی قاپێکی بچوک لە شۆربایان سوپ و بەم شێوازە بڕۆین نەک بڕێکی زۆری لێ بخورێت خواردنی شیرینی بە تایبەتی ڕۆژوشکاندن بە شیرینی خاڵێکی زۆر نەزۆر ناتەندروستە چکە ئەبێتەوەی ئەو کەسە کە دواتریش بڕێکی زۆر خواردن بخوات و دوای بەربانکردنەوە لاڵوپاڵ لێ بکەوێت بەردەوامە بین بەڵێ بینێرانی خۆشەویست وەکو لەگەڵ دوکتۆر کامەرانە کە زانیاری پێدان کە خواردنی شیرینی خراپە با بڕێکی زۆر بەڵام لەگەڵ ئەوەشدا هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو گرنگی بە خواردنی شیرینی ئەدەن بۆ ڕۆژوشکاندنەکانیان. مانگی پیرۆزی ڕەمەزاندا چەند شیرینیەک خواستی زۆریان لەسرە. ستافی بەرنامەی ئێوارەی ڕەمەزان سەردانی کارگەیەکی دروستکردنی شیرینی کردووە و چۆنیەتی دروستکردنی ئەو شیرینیانە پیشان دەدات. ئەم دیمەنانە چۆنیەتی ئامادەکردنی زلوبیا و لوقمەقازی و بامێ پیشان دەدەن. لە شاری سلێمانی ژمارێکی زۆر لە کارگەی دروستکردنی شیرینی هەیە. کۆمەڵێک وەستای شارەزا شیرینی دروستەکەن و دەیخەنە و بازارەکانەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست بەردامی لە گفتوگۆکانمان لەگەڵ دکتۆر کامەران و دکتۆر کامەران دوای شکاندنی ڕۆژوو پێویستە ئەو خواردنانەی کە گرنگە لە سەر سفرەکانمان هەبێت چییە؟ یعنی یەکەمیان قاپی شۆروا بکرێت لە یادمانەچی ئێمە ماوەی 16 ساعتێکە و کەسی کە بە ڕۆژوو بووە گەدەوری خۆڵەکانی خواردنیان نەچۆناوە ناکرێت بڕێکی زۆر خواردنی لە چۆری ئەمانە بخورێت باشی وایە سەرەتا قاپێکی بچووک لە شۆرباوشت بکرێ بۆ ئەوەی کوەندامی هەرسمان ئامادە بێ بە خواردن بۆی ئەو کەسەش دوای ئەوەی کە بەربانگی کردەوە تووشی کێشەی گەدە و ئازاری گەدە و دڵە کزیێوانە نەبێت دواتر دوای قاپە شۆرباکە ئەگە بتوانین قاپێژی کەم ینی بچووک زەڵاتە بخورێت لەبەرەوەی دەوڵەمەندە بە ئاو لە ڕشاڵەکان و بۆ کاری کوەندامی هەرس زۆر گرنگە بەدەر لە سوودە تەندەروستیەکانی ناو ئەو پێکاتی زەڵاتەکە ژەمە سەرێکەکەی کورد ینی ئەوەی کە بەربانکە زۆربەی کورد بەلانی کەم بە ڕژەیەکی لە سا هەفتای ڕەنگە بە زۆربەی کات برنج و شلە بخۆن کێشەمانێمە لەگەڵ برنج شلە نییە بەڵام هەموو ڕۆژێ برنج شلە بخورێ بەڕاستی لە ڕووی تەندروستیەوە زیانی هەیە چکە لە سەحسابی ئەو خۆراکانەی ترە ئەگە خورا بڕێکی زۆری لێ نەخورێت
و ئەگەر بێگومان ئێمە لە یادمان نەچێت کە برنجوش لە ینی بە ڕەنگە زۆر کەس بە سادەیی نەیخوات لەگەڵ یا گۆشت و مریشێک بخوات هیوادارم هاوڵاتیان هەموو کاتە توانای کڕینی ئەمانەیان هەبێ ینی هەژاری نەبێتە ڕێگر بۆی مەسان پارچەیەکی بچووک سنگ بخۆم پێویست ناکەم مشلەکەم گۆشتی تێکەم و مریشکێکی گەورە دانێم بۆ 4 کەس یان 5 کەس یعنی لە یادیشمان نەچێم خاڵە پەیوەندی بە ڕەمەزانەوە نییە پەیوەندی بە ینی ئەو باگراوەندی هینی کوردەوە هەیە هەمیشە کەیبانی و کوردوار پێکراوە بەسی کەسێکیان دوان زیاتر خواردن لێ بنێ زیاتر لێ بنێ ئەڵێنەوەکو یەکێک بێت لە هەمان کاتە لە خواردنەکەشە ئەوە بڕێکی زیاتر لێنێ بە زۆر جار ئەو کەسە ماوەی چەند ساڵێکە بە تایبەتی ئەم ماوەی ڕابردوو کە بەبۆی پەتاکەەوە کەرنتینە ماکراین و تا ئەم چ کەساژر مەترسیەکەمان ماوە تێکەڵاوبوونی خەڵک کەم بۆتەوە بۆی بڕێکی زۆر لێ نەدرێت چەند ئەندامن ئەوە نە لێ بندرێن لە یادیشمان نەچێ ئێمە مێر مناڵمان هەیە لەگە مناڵان بمانەوەی نەمانوێت ئەوان نەوەیەکی ترن زۆر حەزیان لەم خواردنە نییە بۆی ئەگە زیاتر لێ بنرێت یاخود ئەو کەسانە نیان خوارد ڕەنگە ئەو کەسی ئەو بە ڕۆژوو ئەڵێ بۆچی خەسارە بێت تۆ بیخۆ ئەمەش بڕێکی زیاتری لێخورێت لە ماوەیەکی کەمە برنجوشتەکەی خواریان ئەتوانێت مەسەرەن قاپێک نۆکاو بخوات بێ ئەمە یەکێکە لە بژاردە باشەکان ئەگە بکرێ مەسەرە ئەو کەسانێک کە حەزیان لە گۆشت و شتە زۆر حەزیان لە نییە دووشیش گۆشت بخوا هەندێک ڕۆژ کوب بە بکرێت یاخود شفتە ئەمە یەکێکە لە بژاردەکان بێهواشی بخورێت و لەگەڵ نانی تیری یاخود نانی هەورامی بژاردەیەکی باشترە لە نانی بازار لە بەروزەکەی ئەگەر بکرێت لە هەمان کاتە ئەمەی کە باسی بژاردەکانم کردوتم ڕۆژە برنجشتەی خوا ڕۆژێکتوانی یاپراقی گەڵامە ێساوەژی یاپراقی گەڵامەوە ئەوەش بخرێ جا بەهارەکانمان هەیە کنگر و شتمانێ ئەم وەرزشێکە لە بژاردەکان تۆزی گۆڕانکاری بکرێ هەم لە ڕووی تام و چێژەوە هەم لە ڕووی پێکات و سوودە تەندروستیەکانەوە ئەمە وەکو بەربانگ ئەمە شتێکی ینی هینێکی باشە بۆ تێکڕێ هاوڵاتیان بەس بێگومان هەندێک کەسمانەیە کە پێویستەکات ینی ئەوێ لە ڕەمەزانە کێکی خۆی داوازە بداوازێنێ باشتر وایە مەسەرەن ئەگەر بتوانن ئەو ئێواران مەسەرەن ماز بخوات یاخود چێت بەس شۆرباکە بە تەنیا بخوا قاپێ شۆربای نیسک بخوا بۆ کەسانەی کە قەڵەون و کێشیان زۆرە ئەمە بڵێن هیچێکە لە خواردنی برنج دوور بکەونەوە خواردنی سوورەکرا و ئەوانی کە یانێکیشان داوازە یاخود نەخۆشی دڵ و کۆلیسترۆڵ و ئەوانەیان هەیە و پێویست بەوەکە بڕێکی کەم لە وزەوەەر بگرن پزیشکی ڕێگەی پێیاون کە بە ڕۆژوو بن بێگومانەوەی یەکێکە لە بژاردەکانیان ئەی خواردنەوە گازیەکان دکتۆر خواردنەوە گازیەکان هەموو کاتێکەمە زیانی زۆرە بەڕاستەکە ینی بەڵام لە ئێستا ڕۆژیش ناخۆی ئێوارە خواردنەوەی گازی لەسەر سفرەکە دەبێت ئەی خۆی تۆمە مەترسیە بۆ سەر تەندروستمان کە تووشی ئازاری ناوسێت بێگومان ینی لایەتمان نەچێت بەدەر لە زیانە تەندروستیەکانی خواردنەوە گازیەکان کە دەوڵەمەندە بە شەکر هیچ باایکی خۆراکی تیان نیە ئەبێتەوەی ئەوەی کە کالیسیۆم لە دەستبات و کلۆربوونی دان و زیانەکانی بڵێن ئەوە خەڵک زۆربەی هاوڵاتیانی ژێزانن بەداخەوە بەڵام بێتەوەی ئاسانی گەدە و دابەزینی ڕێژەی شەکرەگە بڕێکی لێ بخرێتەوە کەسە ئەی خوارد دوای بەربانگەکە لاڵوپاڵ لەیەکوێ ناچار ئەڵێ ئێستا ڕۆژوم کردوێتەوە بەسەر برسیمە ناچار پەناباتەوە بە شیرینێکی ئەوە لە هیچ کاتێکە ئێمە خواردنەوە گازیەکان ینی هیوادارینی چاوڵاتێک نەیخواتەوە لە ماڵەکەیان نەبێ بە تایبەتی و خێزانانی کە مناڵیان هەیە یاخود مێر بناڵیان هەیە ئەگەر خوراش لە هەفتەی جارێک زیاتر نەبێت و بڕێکی کەمی لێ بکرێت باشە دوتر پێشەی بێنە سەر باسکردن لە خواردنی پاشەویش کاویش گرنگە کاتۆ پێویستە چی بخۆی لەبەرەوەی کە تۆ بۆ بەیانەکەی کا بە ڕۆژوو ئەبیت بێگومان تووشی هەنێ حاڵەتە بیت کە ئاڵێت هەز بە برسەتی ناکەم بەڵام زۆرم تینووە یاخۆت تووشی سەرەشەیەکی زۆر ئەبن ئەمە پەیوەندی هەیە بۆ خۆراکەی کە تۆ لە پارشێوە ئەیخۆیت ڕاستە ڕەنگە پەیوەندیکی لە هەندێک کەسا پەیوەندی هەیە نەکردنی پاشێو لە یادوانە چێندی هاوڵاتیە پاشێوەکە ساعت 12 شتێکی تر بخواتەوە خواردنەکە ئێوارە گەرم کاتەوەبی خۆڵی هەر پاشێوە ناکەم نەکردنی پاشێو نەخواردنەوەی بڕی پێویست داوە لە بینی بەربانگ و پاشێو هەموو کەسێکی تاوا پێگەشتی و دانی کەمە بێ 8 پەرداغا و بخواتەوە بە لە ماوەی ئەو کاتانەیە خواردنەوەی بڕێکی زۆر لە مادە ئەو مادانەی کە پایینیان تێ چاو قاو و کاکاو ئەمانە ئەبێتەوەی ڕۆژی دوایی ئەو کەسە هەست بە توونێتی بکات لامان کاشە تووشی سەرێشە بێت بەتەوێتی ئەو کەسانی بڕێکی زۆریان لێخۆنەوە
نەخواردنی سەوزە و میوە سەوزە و میوە بەدە لە سوودە تەندروستیەکانی دەوڵەمەندن بە ئەو بە جیاوازەکەی لەگەڵ ئەوەیە ئەو کەس ئەگەر لە کاتی پارچەوی شادە پەرداقا و بخواتەوە بێت و ئەگەر میوە و شت نەخوارد ڕۆژی دوایەوە هەر کاتێک هەستات هەست بە تونێتیەکە بە تایبەتی لە نیوەی دووەمی ڕەمەزانە ڕەنگە سەرەتا زۆر بە بۆنەی ئەوە هەست بە تونێتی نەکە زیاتر فۆکەس لەسەر برسێتێکەیە بەس بەرەبەر ئیتر تونێتەکە لەسەر برسێتی ڕایی بە سونێتەکە ئەمێنێتەوە بە تایبەتی لەگە بەرزبوونەوەی پلەی گەرمە بۆیە خواردنی بڕی زۆر لە میوەکان بە تایبەتی میوە سۆزەکانی خۆمان سۆز و سوودی تەندروستیانەیە دیارەمە بەسەم ڕێواس و مزرسێ و هەڵوجەی سەوز و ترۆزی ئێسا پێگەشتووە خەیار کاهوو شوودی و کاڵەگەمە دیارێمە کاڵک و شوودی خۆمانێ مەبەسم ئەوەی کە بۆ نمونە لای خاڵ سۆزی ئەمەمانە پێگەشتووە ئەمانە تامیان شیرینە یعنی بۆ نمونە شووتی شیرینە ئەتوانی لە جاچی شیرینی شووتێکە بخۆیت لە هەمان کاتە دەوڵەمەندە بە ئاو دەوڵەمەندە بە ڤیتامین سی ئەبێتەوە ئەوەی ئاوەکەشی دوای چەند سەعاتێک هەڵامژرێ ڕێگەگرە لەوەی کە ئەو کەسە هەز بە تونێتی بکات یاخود سەرێشە یاخود هەز بە تۆڕێتی بکە لە ماوەشی کە تۆ ڕۆژ و ئەشکێنێت و نانی ئێوارە خۆیت هەتاکو کاتی پارشە و ئەتوانرێت گرنگی بە خواردن بەڵێ باشین خۆی کات بۆ میوە خواردن لە ژەمی ڕەمەزانە بۆ نمونە ساعتێک دوای بەربانگە ئەتوانین ساعت 9 بڵێن بە تهدیددا بنرێت لە ڕۆژەکەی کردەوە چوو نوێژی کرد ئەتوانێت بڕێ میوە بخوات دیارەمە بەسم نوێژی ئیشایە دوای ئەوە ئەگەر نوێژی تەراویحی کرد ئەو کەسانی کە پابەندن بەو سونەتەوە ئەتوانێت لە ساعت 9 ئەمانەیە دیسارەوە هینێکی تر بخواتەوە چەند میوەیەک بخوا مەریج نییە مەسە من ئەمڕۆ چەند نەوەی میوە بخۆم بەسمەوەی لە هەفتەکەیە بەلانی کەمەوە 4 میوە ڕەنگ جیاواز بخوات ئەو میوانەی خۆمان لای هەموو کە زڕوونە یعنی لەبەرەوەی کە فرێشن تازە لێ فراونەتەوە و بەداخیشەوە لە یەک کاتە پێەکە نرخەکانیان هەرزانە بۆیە فێڵ و فەرەجیتیان نیە بەڵام دەوڵەمەندن بە ئاو دەوڵەمەندن بە مەگنیسیۆم مەگنیسیۆمێکێکە لەو کانزایانەی کە وەکو پێویست ئاوڕی گوێنە دراوەتەوە بەڵام ڕێگەگرە لەوەی کە ئەو کەسە ڕێخۆڵەوشتی کۆندامی هەر زۆر چالاگەکە تونیشی نابێ و تووڕەبوونیش نایە لە یەکی لە دیاردەکانیەوەی کە لە ڕەمەزانە بەدەوێستیەوە ناڵێنین ئەوەیە کە ئەو کەسانەی کە بەڕۆژن بەداخەوە ینی هەز بە تۆڕێتیەک و بێزاریەک و واچوونێکی زۆر زۆرەکەن بەشێکیانەوەی پارچەویان نەکردووە بەشێکیان لەبەر تونێتیە بەشێکیان لەبەر دابەزینی ئاستی شەکرەیە یاخود لەبەرەوەی پێشتر مەسەن چاوقاوەی زۆر خواردەوەتەوە ئێستا لە کەپاینەکە دوورکەوتەوە ئەوە دایەبڕێ لە هەمان کاتە لە یادمان نەچیانی ڕەمەزان بەڕاستەکەی سوودی تەندروستی گەلێک زۆرە بەس ڕەمەزان ئێمە ئەبێ وەکو بەڕۆژ ئێمە دوورەکەوینەوە لە خواردن و لە ئەو بە شەویش بڕێکی زۆر زۆر لە خواردنە چۆری و شیرینیانە نەخورێت کە گەدەمان هیلاکە و مایدەمان ئێمە خواردنێک ئەوەی باسمان کردوتمان ئەو خواردانەی کە چۆر و شیرینین و خواردنەوە گازیەکان ئەمە هەموو کاتێ زیان بەخشن بۆیە خواردنەوەی مەدەکا بە فاهینەکان بە بڕێکی زۆر دووبارە بێتەوە ئەو کەسە هەز بە تونێتی بکات ینی بە ڕۆژەکە لای ئێمە خواردنی میوە و سەوزە و زەڵاتە نەبووەتە کەلتورێک کە هین بکرێت لای ئێمە کولوتەنی ئەڵێ کە میوەت بۆ میوان هێنا پێوتێ میواندارکەرە ئەمە ینی واتێ نەبووە ئەوەی کە ئێمە میوە بێتە بەشێکی ئەساسی لەجاتیەوەی شیرینی پێشکەشکەی میوەی پێشکەشکەین دیارە من هیوادارم ئەو حاڵاتیانەی ئەو وەستانەی کە پیشانیانە ئەو کرێکاران لەلایەن ئەوانە کوڕیە وڵاتن من هیوادارم هەموو کاتێک ئەمەە ئیشیان زۆر بێت و مشتریان زۆر بێت زۆر خۆشبەختانە بژین بە تایبەتی دوای ئەم چەند مانگەی کە ئێمە لەم قەیرانی کردن ئەم کەرنتین قەیرانێکی ئابووری گەورە ئەم وڵاتە و جیهانی گرتوێتەوە بەڵام ینی هەموو کاتەکانی تریش وارم کردوێتەوە ئەم وەسایانە ئەتوانین ئێمە مانگەکانی تریش لیان بکڕین ینی و کەسی حەزی لە شیرینیە بەس لە مانگەیشیان نەبێت مانگەکانی تری ئیشیان هەبێت لە کۆتاییە هین ئەبێت ینی ئەمە هاوسەنگی ڕاگرتنی هەبێ بۆ حاڵەتیانە بێکمان لە سەردای پرۆگرامە لەگەڵ دوکتۆر کامەرانە باسی هەندێک لە سوودەکانی خورمای کرد بەڵام ئێستا پێکەوە بینەری سوودەکانی خورما بین و دواتر گفتوگۆکانمان بەردەوامی
خورما یەکێکە لەو میوانەی کە ڤیتامینەکانی A, B1, B2, C, E تێدایە. هەر بۆیە لە مانگی ڕەمەزانی پیرۆستا خواستێکی زۆری لەسرە. لەبەرەوەی ڤیتامین B تێدایە کە کار لەسەر پاراستنی بیر و مێشک و هەروەها دەستەبەرکردنی خۆراکی تەواو بۆ لەش دابەش دەکات. ڕۆڵێکی گرنگیشی هەیە لە گواستنەوەی وزە و گەشەی مێشک و هاوکات ئەو بڕە فسفۆرەی کە لە خوڵمادا هەیە کاریگەری بۆ زیندوو هێشتنەوەی خانەکانی مێشک هەیە. لەبەربوونی ڤیتامین A لە خورمادا یارمەتی ڕاگررتنی کالیسیۆم لە لەشی مرۆڤ دەدات. خورما توانای بیستن و بینین بەهێز دەکات. ئازاری جونگەکان و ڕۆماتیزم چارەسەر دەکات. خورما گوچیلە ساغڕا دەبێت. بینەرانی خۆشەویست بەردەوامە بین. دکتۆر کامران پێشتر باسی سوودەکانی خورمامان کرد و باسمان لە شیرینی دەستکردەکان کرد کەوتمان خواردنی ڕێژەیەکی زۆر خراپە بێگومان ئەمەش بۆ خورما بە هەمان شێوە ئێمە ئەتوانین واز لە شیرینی دەستکردەکان بێنین تەنها گرنگی بە خواردنی خورما بدەین شیرینی میوەی کەشەیە بێگومان میوەکانی تریش لە یادیشمان نەچیانی خورما یەکێکە لەو میوانەیە کە ئەو خۆراکانەی کە دەوڵەمەندە بە مادەی ئاسن و پۆلیگەسید بۆ ئافرەتی بیگیانەوەمانەش باشە بەس لە هەندێک مانگە ڕەنگە پێویست وا باشترە سێ مانگی یەکەم پزیشکان لەگەڵ ئەوەدان کە ئەو سێ مانگە خانمی دووکیان لێ نەخوات بەڵام بێگومانیانی یەک خورما وتمان یەکێکە لە بژاردەکان بەس بڕی زۆری لێ نەخورێت بە تایبەتی ئەو کەسانەی کێشیان زۆرە لەبەر ئەوەی کە قەڵەو نەبن ئەمە یەکەمیان دومیشان هەموو میوەکان لە یادمان نەچێتێکی سوود و تایبەتمەندی خۆی ینی ئەمە بۆ نمونە ماوەیەکی تر ئێمە قەیسی پێگات هەروە گێلاس و ئەمانەش پێگات ئەوانە شەرات میوەن و هەم سوودی تەندروستیان زۆرە ئەوەی کە زۆر بازەکرێ ینی زۆر ڕاشکاوانە با بڵێم ینی ئێمە جۆرە لە قوسیەت دراوە بە خورما من کێشەم لەگەڵەوە نیەوەیشی مەلاکانە بەڵام ینی بۆ نمونە ئەتوانی هەنجیری وشکی زۆر دەوڵەمەندە بە ئەم کانزای وشتنەوە بۆ پیرۆزی ڕەنگە مەلاکان ئەوە زیاتر لەوەزانن وەکو ئەوەیە سوودەکانی خورما نابێ هەر ینی بڵێن لە کاتی ڕەمەزانە بخورێت لە وەرزەکانی تریشا بخورێت بەڵام وەکو پسپۆری خۆراک میوە ئەبێ ڕەنگی جیاواز بێ میوەکان هەر میوەی دەوڵەمەند و بە کانزای هەبێ دەوڵەمەندە بە ڤیتامی بیەکان میوەکانی خۆشمان بە هەمان شێوە دەوڵەمەندن بەڵام وەکو وتم ئێمە کێشەمان لەگەڵ ئەوەیە کە قەبارەی بچووکە ڕەنگە بڕی زۆراتری لێ بخورێ یعنی ئێمە کەلتورێکمانەیە لە ناو کووردا کەلتورێکە ینی ئەگە قاپێکە بۆدانە ڕەنگە وازی لێ نەیەنی ئێمە بەس لەبەر ئەوە نەبێت کە کێشی لەش بەرزەکاتەوە و ئەگەر ئەوە نەبێ هیچ کێشەمان نییە بەڵام بێگومان هەموو کاتێک خواردنی خورمان باشترە لە شیرینیە دروستکراوەگان دەستەکان خۆش دکتۆر کامران زۆر سپاس کە ئامێوارە لەگەڵمان نابێت سپاس بە زانیارەکان زۆر سپاس بێ و بە هیوای لەش ساغی و تەندروستی بۆ هەموو زانیارەکان وەرگرت بە هیوای لە ساغی و ڕەمەزانە و بە هیوان ئەم ڕەمەزانە بێتە بە خێر و بەرەکەت و ئەم پەتایە کە بەرۆکی ئەم وڵاتە و هەموو وڵاتانەی گرتووە و بەزووی نەجاتمان بێت و لە سەرکەوتوو بن زۆر سپاس بەتەوە بەڵە بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئێوارەی ڕەمەزانم پێشکەشکردن بەیانەتی هاوکارانم هیوادارم کە سوتان لەبینی بێت تا تاکو سبەینی هاوکارانم بە شەوەی ڕاستەخۆ لەگەڵتانە بن ئێوارێکی خۆش بۆ کەشایەکتان خواتان لەگەڵ